بەناوی خوای بەخشندەی میێرەبان بینەرانی بەڕێزی کەناڵی ئاسمانی پەیام ئەم کاتە و هەموو کاتێکتان باش خۆشحاڵی لاڵقەیەکی نوێی بەرنامەی باس و خواست بە دیداری ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەینەوە. 11 ئازار و چارەنووسی کورد تەوەری ئەمڕۆی بەرنامەی باس و خواست دەبێت. کاتێک سەرکردایەتی سیاسی کورد نائومێد بوو لەو بەڵێن و مەرجانەی کە عەبدولکەریم قاسمی سەرۆکی ئەوسا عێراق بە کوردی دابوو، لە سەرەتای شەستەکانی سەدەی ڕابردوودا شۆڕشی کورد لەژێر ناونیشانی شۆڕشی ئەیلولدا بۆ سەندن و چەسپاندنی مافەکانی کورد ڕاپەڕیەوە و دژی حکومەتی ئەوسا عێراق کەوتەوە جەنگ. نزیکەی 10 ساڵ چەندان شەڕی خوێناوی لە نێوان سەرکردایەتی کورد و حکومەتدا ڕوویاندا. میلەتی کورد بە ئازایەتیەکی زۆرەوە بەڕووی حکومەتی عێراقیدا دەچووە و چەندان نەبەردی لە دژی تۆمار کرد و ئەم نەبەردیانە وایان کرد کە حکومەتی عێراق لە بەردەم داواڕەواکانی کووردا بە چۆکدا بێت و ئەم بە چۆکدا هاتنەش ڕێکەوتنامەی 11 ئازاری لێکەوتەوە کە سەر لە ئێوارەی 11 ئازاری 1970 لە ڕادیۆ و تەلەڤیزیۆنی بەغداوە دەقی ڕێکەوتنی نێوان بەعس و شۆڕشی کورد ڕاگەیەنرا. بەپێی ڕێکەوتنەکە عێراق دانینا بە مافی ئۆتۆنۆمی بۆ کوردستان و هەروەها بەشداری کورد هاوشانی عەرەب لە بەڕێوەبردننی دام و دەستگاکاندا وەک هاو بەش و براو، هەروەها زمانی کوردی بە زمانی فەرمی ناسێنرا هاوشێوەی عەرەبی و مافە کەلتوری و ڕۆشنبیریەکانی کوردیش دانیان پێدانرا. بە درێژایی مێژووی کوردیش ئەمە یەکەم ڕێکەوتن و دانپیانانە کە نەیارانی کورد بە میلەتی کوردیان دابێت، هەرچەندە بەشێ لە شارەزایان پێیان وایە ئەمە ڕێکەوتن و مافدان نەبوو، بگرە فریودان بوو تا عێراق و سپاکەیان ئاهێکیان بەبەردا بێتەوە و خۆیان ڕێک بخەنەوە بۆ جەنگ دژی کورد، چونکە ئەم ڕێکەوتنە تەنها ماوەی 4 تا 5 ساڵێکی خایاند و بە ڕێکەوتنامەی جەزائیری نێوان شای ئێران و سەدام حوسێن کۆتایی پێهێنرا و هەڵوەشێنرایەوە. بەڕێزان لەم ئەڵقەی بەرنامەی باس و خواست بۆ قسەکردن لەسەر گرنگی ڕێکەوتنامەی ئازار و بۆ قسەکردن لەسەر هۆکارەکانی هەڵوەشانەوە بە ئەنجام نەگەیاندنی ئەم ڕێکەوتنامەیە میوانداری زۆر بەڕێز کاک ژیلوان هەڵەدنی توێژەر لە بواری مێژووی هاوچەرخی کوردم کردووە. پاش ناوبڕێک دێمەوە لاتەن. بینەرانی بەڕێز دووبارە سڵاو. مامۆستا ژیلوان هەڵەدنی زۆر سپاس بۆ بەڕێزت لە ئامادەبوون لە بەرنامەی باس و خواست. زۆر سپاس بۆیەوەش. مامۆستا سەرەتا پێم خۆشە لە ڕووی مێژوویەوە باسێک لە گرنگی و بایەخی ڕێکەوتنامەی جەزایر کە ئەمڕۆ ساڵیادی ئەو ڕێکەوتنامەیە جەنابتان ئاماژەیەک بە گرنگی و بایەخی ئەو ڕێکەوتنامەیە بدەن. بەڵێ، ڕێکەوتنی ئازار دیارە هەموو ڕێکەوتنێک هەموو ڕووداوێکی سیاسی کۆمەڵە خۆکار کۆمەڵە فاکتەری دەرەکی و کۆمەڵە فاکتەری ناوخۆیی لە پشتەوەیە. دیارە ڕێکەوتنی ئازاریش وەکو یەکێک لە ڕووداوە سیاسیە کاریگەرەکانی مێژووی هاوچەرخی کورد کۆمەڵە فاکتەری ئەتوانین بڵێین ناوخۆیی کە تایبەت و بە بارودۆخی ناوخۆی ئەوسای عێراق و هەروەها بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد لەو سەردەمە و پاشانیش بارودۆخی جیهانی هەروەها ئەتوانین بڵێین ئەوەکو بارودۆخ و هەروەها کۆمەڵێکیش پەیوەست بە دەسەڵاتی ئەو کاتەی حکومەتی عێراقی و کە لەلایەن بەعسیەکان سەکردایەتێکرا. هەر بۆیە ئەتوانین بڵێین لە دوای ساڵی 1958ەوە لە دوای ئەوەی کەوا عەبدولکەریم قاسم کودتای کرد کە هەنێک کەس بە شۆڕشی ناوە بەنیان هەنێک کەس بە کودتا، ئەوەی پێڵەن 4 تەموزی ساڵی 1958 ئەوە بوو کەوا حکمی مەلەکی لە عێراقا گۆڕا بوو بە کۆماری. بەڵام ئەو گۆڕینە لە ڕووی ئەتوانین بڵێین لە ڕووی چۆنایەتیەوە گۆڕینێکی سەرتاسەری نەبوو لە عەقڵیەتی سیاسی و لە عەقڵیەتی بەڕێوەبردننی سەرانی ئەو کاتی عێراقا، چونکە لە دوای عەبدولکەریم قاسم یعنی تەنها ساڵێک 2 ساڵ ئاشتی لە بینی ئەتوانین بڵین بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد و حکومەتی ئەو کاتی عێراقا بوو و لە ساڵی 1961 ئەبینی شۆڕشی ئەلوێ هەڵگرێتەوە. جارێکتر کورد ئەکەوێتەوە بەر زەبروزەنگی دەسەڵاتدارانی ئەو کاتی عێراق، ئەوە لە سەردەمی کۆماریە تەبعاً. دواتر ئەو بارودۆخە سیاسی ئەو کاتی عێراق بەو کۆتایی پێدەیە کە دەسەڵاتەکەی عەبدولکەریم قاسم لەلایەن نەتەوەیەکان و شۆڤینیستەکان و ئەتوانین بڵین بەعسیەکانی ئەو کاتی عێراق لە 1960 کۆتایی پێدێ. ئەمە تەمان کاریگەری کە دەسەر بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد لە دووە ڕۆ لە ڕوویەکانە ئەو بوو ئەتوانین بڵین دەسەڵاتدارانی ئەو کاتە
هەوڵیاندا بۆ ئەوەی کەوا بۆ ماوەیەکی کاتی هەم خۆیان بگرنەوە هەمیش بتوانن بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد هەرچۆنە بێ تۆزێک خەفەی بکەن لەو بینە ئەو بۆ هەوڵی ڕێکەوتنیاندا واتە ئەتوانین بڵێن یەکەمین دانوستانی سەردەمی کۆماری لە بینی کورد و حکومەتی ئەو کاتێ عراق ئەتوانین بڵێن ئەو ڕێکەوتنە بوو کە لە ساڵی 1964 لە بینی عەبدولسەلام عارف و مەلام سفای بارزانیا تەمان ئەوەی کە بەڕێکەوتنی شوباتی ساڵی 1964 کە تەنها ئاگربەستێک بوو یانی تەنها بۆ بەڵێ چونکو لەبەرەوەی دوای کە چەند وەفدێگەچن بۆ شاری بەغا و ئەگەڕێنەوە و دواتر وەفدێکی تر ئەڕوا لە کۆتایە نەتەوە یەکان کاتێک کە خۆیان بە بەهێز زانی بە قوت زانی ئەو بوو پێشەری ڕێکەوتنەکان کرد و جێبەجیان نەکرد لە سیانزەی چواری 1966 عەبدولسەلام عارف تەمان لە کارەساتی کەوتنە خوارەوی فڕۆکە لە باشووری عراق ئەمرێ و دواتر براکی عەبدوڕەحمان عارف دێ تەمان ئەم فترەی عەبدوڕەحمان عارف و 10 ساڵ دەرەنی ئەو کاتە بڕوایان وا بوو شۆڕشی کوردی ئەتوانرێ بە ئاگر و بە چەک و بە ئەسلحە لەناو ببرێ لەبەرەوە هێرشێکی سەرتاسەریان کردە سەر کوردستان کە هێرشەکە بە پلانی تەوەکەلت عەلە الله ناوەبرێ کە هاتە 10 ساڵ دەرەنی سووریاش بەسەرکرداتی یەشێ لەو شاعیران عەرەبی شۆڤینستانی سووری بەناوی زەمناوی فاد ناوی شتێکی وایە ئەویش بەشداریەکە هەتا ئەو هێرشەتان نزیکی ناوچەکانی دیژلە دێن و هاوکاری سوپای عراقیەکە مامۆستا ئاماژت بەوە کرد کە کۆمەڵێک دەرەنجام و خاکتەری دەرەکی و ناوخۆیی هەبوون بۆ گرێدان و وەکوەڵێ بەستنی ئەم ڕێکەوتنامەی ئازار دەکرێت جەنابتان ئاماژەی پێ بکەن ئەو دەرەنجام و فاکتەرە دەرەکی و ناوخۆیانە کامانە بوون وە چۆنی بوو منیش ویستم لەسەر ئەوە لانی لەو ڕووداوە سیاسەنە بڕم طبعا دوای ئەوە لە 1966 دەسەڵاتدارانی عراقی ئەگەنە قەناعەتێکەوە یاخود خۆیان بووە بە لاوازابینیکەوە ئەبێ هەرچۆنە بێ لەگەڵ بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد لەگەڵ شۆڕشی کوردیا بگەنە ڕێکەوتنێک ئەوە بوو لە 29 حوزەیرانی ساڵی 1966 ئێمە دووەمین ڕێکەوتنی بینی کورد و حکومەتی ئەو کاتی عراقی کە عەبدوڕەحمان بەزاس کە وەک یەکەمین سەرۆکوەزیرانی خوێنەوار و ڕۆشنبیری ئەو کاتێکە یەکێک بوو لە مامۆستاکانی زانکۆی ئەو کاتەی بەغدا ڕێکەوتنێک مۆرەکرێ بنای ڕێکەوتنی حوزەیران تەمان ڕێکەوتنی حوزەیران ئەتوانین بڵێن زەمینە خۆشکەر بوو بۆ ڕێکەوتنەکانی دواتری حکومەتەکانی تری عراق لەگەڵ کووردا چونکە ئەمە دەری خزم ڕێککردنە دەری خستکەوە کوردی شێز و توانای هەیە کە لە شەڕ و لە جەنگە بەرامبەر بە سوپای عراقی خۆڕاگر بێ پاشان لە سەرەتای 1968 ئەم ڕێکەوتنەش تەمان بە کۆمەڵە فاکتەری ناوخۆی و دەرەکی سەری نەگرت و دواتر هەڵوەشایەوە لە 1968 تاکو حەڤەی تەموزی 1968 واتە لەو بینی 6 بۆ 7 مانگەیە شەڕ و تەمان ململانەی چەکداری لە بینی حکومەتی عراقی و بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد زۆرتون بوو ئەمەش وای کرد حکومەتی عراقی لەناو خۆیان لەناو دەسەڵاتدارانی خۆیان لە حەڤەی تەموزە شۆڕشی یا ئەوەی پێڵەن کودتای بەعسەکان دووبارەی کودتای بەعسەکانێتەوە لە عراق و بەعسەکان دەسەڵاتن لەدەست تەمان بە هاتنە سەرکاری دەسەڵاتی بەعسەکان سێریان کرد هێشتا دەسەڵاتیان زۆر بەهێز نییە لەناو خۆیان ویستیان دەسەڵاتی خۆیان پسەپێنن یان ئەمەیەک لە هۆکارە ناوخۆیەکان چکو دەسەڵاتی بەعس کە تازە هاتبوون ئەزمونیان لە 63 وەرگرتە بوو لە کودتای یەکەمیان ئاویز ئەوە دوو ئەو شکستە دووبارە نەبێتەوە لەبەرەوە هەوڵیاندا چی بکەن لەگەڵ بزوتنەوەی ڕزگاری خوازی کووردا کاو کاتە بڵێن پارتی دیموکراتی کوردستان شۆڕشیە کرد هەوڵیاندا لەگەڵیان ڕێبکەون ئەگە بۆ ماوەیەکی کاتیش بێ ئەمە یەک فاکتەرێکی تر هەل لەناو خۆیان ئەتوانین بڵین باری ئابووری یان بارودۆخی ئابووری زۆر لاواز بوو بە جۆرێکی وە چی بودجەی حکومەتی عراقی و کاتای هەموو لە چەک و تەقەمەنی و لە فڕۆکە و لە بۆمبارانکردنی ناوچە کوردەکانە سەر بوو ئەمە وای کرد بەعسەکان پیاچوونێ بکەن بە مێژووی خوانە بڵێن یەکێک لە فاکتەرەکانی لاوازی دەسەڵاتدارانی عراق لە بەغا ئەوەیە کە لەگەڵ بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردە لە شەڕایە ئەمە قەناعەتی بەسەرکردەکانی ئەو کاتی کودتای بەعزێنە ئەو سەرکردانە کەوا بکەن لەگەڵ بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردە ڕێبکەون تەبەن پێش ڕێکەوتنەکە ئێمە چەند ئاماژەیەکمان هەیە بۆ ڕێکەوتنەکە یان حکومەتی بەعز ئەگەر وا بڵین چەند هەنگاوێکی وەکو نیازپاکینە یەکێک لەو هەنگاوانە لە 3 1968 واتە چەند ڕۆژێ دوای کودتاکە بەیاننامەیەکیان دەرکرد کودتاچیەکان بەیاننامەیەکیان دەرکرد لەو بەیاننامەیە ئەڵێن ئێمە مافە ڕۆشنبیرەکانی کورد دەدەین مافە سیاسەکانی کورد دەدەین و حکومەتەکانی عراق لەو بەیاننامە هاتووە بە خراپی مامەڵان لە کوردە کردووە ئەمە یەک دوو ئاماژەی دووەم لە 21 1968
دەستورێکی کاتیان نووسیەوە لەم دەستورە لە مادەی یەکە باز لەوە کە نەبێ گەلانی عراق بە جیاوازی کورد و عەرەب و تورکمانەوە لە بەردەم یاسایە یەکسان بن. ئەی 9 ساڵ بەرخۆدان و وەکوڵێ مقاومەت و ئازایەتی و نەبەردی شۆڕشی کورد پێشمەرگەکانی کوردستان تا چەند ڕۆڵ و کاریگەری هەبوو لەوەی کە بۆونە حکوومەتی عێراق و ڕژەمی بەعز و حکوومەتەکانی تر بە چۆکا بێنێ و ئەم ڕێکەوتنامە بێتە ئاراوە. بێگومان ئازایەتی و لێهاتی و نەبەردی هێزی پێشمەرگەی کوردستانیش بەدەرنیە لەو فاکتەرەی کە قەنەعەت بە بەعسەکان کە بگرن ڕێکەوتن چونکە تەمان بزوتنەوە ڕزگاری خوازی کورد لە بەهێزیە بۆ بۆیە حکوومەتی بەعسی ئەو کاتەش گەشت بۆ قەنەعەت هەرچەنە کۆمەڵە فاکتەری ناوخۆیی لە ناو بزوتنەوە ڕزگاری خوازی کورداوەکو ئیشتیقاقی ساڵی 1964 و دواتریش لێبوونەوەی باڵی مەکتەب سیاسی ئەو کاتە و ڕێکەوتنیان لەگەڵ باڵێکی حکوومەتی ئەو کاتی عراقی ئەمە وای کرد بوو تۆزێک لاواز بەڵام لەگەڵەوەشە ئەتوانین بڵین نەبەردەکانی پێشمەرگەش کە دواتریە مەسەری کە یەکێکە لەو خاڵانەی وا لە بەعسەکان گەیان قەنەعەتیان پێ کە بزوتنەوە ڕزگاری خوازی کورد ئەتوانێت لە جەنگا سەرکەوێت. اینجا بێمە وەستەد خاڵی سێم لە 24 نوێ 1968 بڕیاریاندا نەورۆز وەکو جژنێکی نەتەوەی کورد لە عێراقا بسەلمێنن و پاشانیش مەکتەب شەوون شیمالیان دامەزران مەکتەب شەوون شیمال بۆ بەڕێوەبردنی ناوچە کوردەکان و یعنی وەکو نیازپاکی یعنی ئەمە حەلاساز ئێمە دەسەڵاتێکی تازەین هاتوین لەگەڵ بزوتنەوە ڕزگاری خوازە کوردان ڕێکەوین مافەکانی کورد بدەین. طبعا بەنسبە شۆڕشی کورد هەر لەسەر خاڵی پێشوو لە کانونی 1968 طبعا ئەو کاتە چەکدارەکانی پارتی دیموکراتی کوردستان پەلاماری هێڵی شەمەنەفەری کەرکووک بەغدایاندا کە زەرۆزیانێکی زۆریان لە ئەتوانین بڵین پێگەیان و پاشان لە شەوی یەک لە سەردووی ساڵی 1969 پەلاماری دەستگای نەوتی کەرکووکیاندا کامە دەنگدانەوەی زۆر گەوری هەبوو هەم لە هەواڵە جیهانیەکانە هەم لە هەواڵە ناوچەیەکانە کەوا وەکو باسم هێشتا بەعسیەکان و هێشتا کودتاکە جوان شوێی خۆی نەگرتبوو. ئەمە ئاماژەن بۆی کە فاکتەرە دەرەکیەکانی بەستنی ئەم ڕێکەوتنامەیە چی بوون؟ دیارە ئەتوانین بڵین گرنگترین فاکتەری دەرەکی بۆ ئەم ڕێکەوتنە یەکێتی سۆڤێتە. چونکە یەکێتی زۆڤێت ئەو کاتە لە ڕێگەی بریماکۆف وەزیری دەرەوە و لە ڕێگەی قۆنسۆلیەکان لێرە هانی کوردیانەدا و هانی حکوومەتی ئەو کاتی بەعسیشاندا کەوا کورد ڕێبکەون بۆ چونکە لەو سەردەمەیە حکوومەتی یەکێتی سۆڤێت ئەتوانین بڵین پەیوەندیان لەگەڵ دەسەڵاتدارانی عێراقا باش بوو لەگەڵ کودتاچیەکانە باش بوو و هەروەها لە هەمان کات پەیوەندیشان لەگەڵ شۆڕشی کوردی تا ڕادێک باش بوو چونکە ئەو بەیاننامەی کە کنسوڵی ئەو کاتی سۆڤێت لە شاری بەغا دەرێکا داوا لە هەردوو لایەنەکان ڕێبکەون و کێشەکانی نێوانیان تەسوێ بکەن بۆی کە بتوانن هەردوو لایەن بە ئاشتی بژین. طبعا ئەو کاتە کنسوڵی ئەو کاتی یەکێتی سۆڤێت سەردانی دەسەڵاتدارانی بەغداکە و لە هەمان کاتە باز لەوا کرێت سەردانی دەسەڵاتدارانی شۆڕشی ئەیلولیشی کردووە لە ناوچە کوردەکان و داوای لێکردوون کە ئەمە ئەتوانین لاپەڕێکی نوێ لەگەڵ حکوومەتی عێراقی هەڵبن و ڕێبکەون. یعنی یەکەم هۆکاری دووەم ئەتوانین بڵین حکوومەتی ئەو کاتی ئێران لەگەڵ حکوومەتی عێراقیە پەیوەندیی زۆر خراپیان هەبوو. بەتابەت لە 1969 جێگری وەزیری دەرەوەی کاتی ئێران ڕێکەوتنی ساڵی 1937 ئەوەی بە ڕێکەوتنی سەعداباد بەناوبانگە ئەیدڕێنێەوە ئەڵێ ئەمە ڕێکەوتنە لیانە هەڵەوەشەینەوە لەگەڵ حکوومەتی تازەی عێراقیەکە بڵین بە بەعسیەکان ناوبرێن. ئەو هۆکارێک بووکەوە حکوومەتی عێراقی هەست بۆ بکە ئەگەر بزوتنەوە ڕزگاری خوازی کورد بەلای ئێران نابچێ ئەم زعیفە بێ لەبەر هەوڵ بە هەرچۆنە بێ ئەگەر بۆ ماوەیەکی کاتیش بێ بەلای خۆیان ڕاکێشێتەوە. بەڵێ مامۆستا جەنابێت هەر تەبعاً لە مێژووە وا دەرەکەوێت کە ڕێکەوتنامەی 11 ئازار بە ڕێکەوتنێکی زۆر گرنگ بۆ مێژووی کوردانە لە کاتێکا کورد لە سەدەی مەلیکایەتیەوە چەندین ڕێکەوتنی لەگەڵ حکوومەتێک لە دوایەکانی عێراقا ئەنجام داوە لە سەردەمی شێخ عەبدولسەلامی بارزانی و ئەوانی ترەوە. گرنگی و جیاوازی ئەم ڕێکەوتنی 11 ئازارە لەگەڵ ڕێکەوتنەکانی ترا چی بوو؟ ئایا ئەمە تەنها هۆکارەکەی ئەو کە دەستکەوت و مافی زیاتر بە کوردرایام هۆکارەکەی چی بوو کە زۆر بە گرنگی و بایەخەوە لەوانی تر بازەکرێ؟ طبعا چەند هۆکارێک واکە ئێمە بە گرنگتر لە ڕێکەوتنەکانی تر سێری بکەین. یەکەم ئەو بوو ڕێکەوتنی ئازار بە نووسراو بوو. ئەگەر ڕێکەوتن بێ کە هەنێک کەس لەسەر گومانیان هەیەڵن لە ڕووی یاساییەوە ڕێکەوتن نیە چونکە ڕێکەوتن بواە ئەوایە واژۆی هەردوو تەرەفی بەسەرەوە وایە بەڵام بینی ڕێکەوتنەکە ئەمە تێسە لە برسمانەیە تەنها واژۆی سەرۆکۆماری ئەو کاتی عێراقی ئەحمەد حەسەن بەکری بەسەرەوەیە
بەڵام بەهەرحاڵ ئەوە لە گرنگی کەم ناکاتەوە کە یەکەمین ڕێکەوتنی یاساییە کە دەسەڵاتدارانی حکومەتی ئەو کاتی عێراق بەعسیەکان بە فەرمی لە نووسراوێکە بە قەراری ڕقم 280 11/3/1970 دان بە مافەکانی کورد بنێن. ئەمە یەکەم. دووەم گرنگەکەی لەوە دەرەکەوێ ئەو 4 ساڵی کە هەنێک لە مێژونوسان بە 4 ساڵی نەشەڕ نەئاشتی ناوە بن بڕوان وایە کورد تا ڕادەیەک چۆڵێ ئاشتی لەم منتیقانە بەرقرار بوو، خەڵک هاتۆ سەرخۆوە بواری ئابووری و کۆمەڵایەتی و هەتا سیاسی ژیاوەتەوە و ئەمە مەجالێکی باشی بۆ دووبارە ژیانەوەی ناوچە کوردەکان ڕەخسانوە. لەلایەنی سێمیشەوە تەمان تا ئەو کاتە هیچ دەسەڵاتدارێکی عێراقی چ ئەوانەی سەردەمی مەلەکی چ ئەوانەی سەردەمی کۆماری هیچیان وا بەو ڕوونیە دانیان بە مافی کوردانە نابوو. تەنانەت مەسەڵەن زمانی کوردی لەوە پێش قەدەغە بوو، بەڵام بینین لە سەردەمی ساڵی 1970 لە ڕێکەوتنی ئازارە زمانی کوردی ئەگەر بە وتەش بێ ئەگەر بە نووسراویش بێ ئەبێتە دووەمین زمان لە عێراقا و بە دووەمین زمانە ناسرێت کە یەکەمی خاڵی على تكون اللغة الكردية اللغة الرسمية مع اللغة العربية في مناطق التي خالتها السكان مع الأكراد. زۆر باش ما وصدواري إن شاء الله باز لدەستکەوت و وەکوڵێ ئەوانەی کە لەو ڕێکەوتنان بۆ کورد بڵێ بەشێک لە شارەزایان وەکوڵێ جیاوازیەکەن لە نێوان وشەی بەیاننامە و ڕێکەوتنامە. ئەم ڕێکەوتنە یا ئەم بەیاننامەی کە لە نێوان سەرکردایەتی شۆڕشی کورد و حکومەتی عێراقا هاتەکایەوە بە ڕای جەنابتان چی بوو؟ ڕێکەوتنامە یا بەیاننامە جیاوازی ئەم دووەت لە چیایە؟ بەڵێ دیارەوەکو پێشترش ئاماژان پێدا ئەو زیاتر بە بەیاننامە یعنی لە ڕووی قانونیەوە مەگەر سێریکین بە بەیاننامە دانرێ بۆ لەبەرەوەی ڕێکەوتنامە دایمەن لە زاراوەی سیاسیە لە نێوان دوو تەرافاکرێ. ئەگەر کاتێک ڕێکەوە نەبێ واژۆی هەردووکیان یان مۆر و ئیمزای هەردووکیان بەسەر ڕێکەوتنەکەەوە بێ. بەڵام بینین لێن ڕێکەوتنامەیە کە تەنها ئەحمەد حەسەن بەکر ڕئیس المەجلس قیادة الثورة يعني ئەمە تەنها 15 خاڵی بڵاوکراوەی ئاشکرایە کە 12 خاڵی نوێنیش هەیە ئەبین هیچیان ئیمزای دەسەڵاتدارانی کوردی بەسەر کارەکەی چییە بۆ نمونە؟ ئامادەیان نەبووە یان لەو کاتە هەستیان بەگرنگی ئەو ئیمزانەکردنە نەکردووە. ئەوەیە چەکە لە کەم و کورتەکانی ڕێکەوتنی ئازار کە تەمان یەکلایەنە بەعسیەکان لە رادیۆ و تەلەڤیزیۆنی ئەو کاتەی بەغا بڵایان کردەوە و 12 خاڵیشی هەیە کە ئێمە نازانین 12 خاڵەکە زۆر وردەکاری بڵاو نەکرایە دوایی ئەبین ئەو 12 خاڵەش بەشێکی نهێنی مایەوە و ئەڵەن تەنها یەک نوسخەشیەوەیش لە مەکتەب سەرۆکۆمارە هەبووە. يعني نسخەی دومی لای هەتا لای ئەوە سەرکردای شۆڕشکردن ئەوەی شێک لە کەم کورتەکانی و بەدەر لەوەش تەبان ئەتوانین بڵین لە ڕووی خاڵەکان و لە داڕشتنیشە چۆڵێ ئەبوایە مەسەلەن لە خاڵەکانە باز لەوە کرایە کاڵی ئەنجومەنی سەرکردایەتی ئەبوایە و ئەنجومەنی سەرکردایەتی شۆڕشە مەسەلەن خەڵکی کوردیشی هەبووە لە نووسینەوەی بەڵامی کەسی کورد لە نووسینەوە داڕشتنی هەتا شێوە زمانەوانی و خاڵەکانیشە ئەتوانین بڵین کورد یعنی جێگەی کوردیانە بۆتەوە ڕاستە بۆ مافی کرد و بەڵام بینین چونکە پارتی دیموکراتی کوردستان هەر لە 1940 لە سەردەمی دامەزانی خۆیەوە دروشمی ئۆتۆنۆمی بۆ کورد و دیموکراتی بۆ عێراق بەڵام هیچ ئەو دروشمەی کوردی لەناو ڕێکەوتنیان نییە چونکە هەنگاوەکانی دواتری بەعسیەکان و حکومەتی حکومەتی عێراق پێچەوانی دیموکراتی و پێچەوانی مەسەن مافەکانی کورد بوو و بەدەر لەو خاڵێکی تری ئەتوانین بڵین لاوازی ئەم ڕێکەوتنە ئەو بوو کە لە ڕێکەوتنەکەیە حتا سنووری منتیقی ئۆتۆنۆمی دیاری نەکرا چۆ یەگرێتەوە چۆ ناگرێتەوە و یەکێکی تر لە کەم و کورتەکانەوەی سپێرا بە 4 ساڵ هەڵە بەعسیەکان ڕازی نەبوون بۆی کەوە لە 4 ساڵ کەمتر دابنرێ بۆ یەکلایکردنەوەی ناوچەی ئۆتۆنۆمی ئایا سەرکردایەتی شۆڕشی کورد لەو سەردەما هەستی بەم لاوازی و وەکوڵێ ناتەباییی ڕێکەوتنەکە کردبوو ینی خۆیان هەستیان بەوە کرد کە بەعسیەکان مەرامێک یان یازێکی خراپیانەیە لەو ڕێکەوتنە ئەوەندەی من گوێم لە سەرکردە سیاسەکانی ئەو کاتەی کورد بەتایبەت ئەوانەی کە دەستیان لە نووسینەوە ئەوانە هەوێ لە مقابلەکانوانە دیارە باز لەوە کەناڵن حکومەتی بەعس زۆر لەسەر ئەوە مصیر بوو یعنی ئەو دەبێ وەکو فشار بەکایە بێ ئیلا و ڕێکەوتنە مەسەرەن بۆ ماوەی 4 ساڵ بێ وابێ ئەو ناوچانە بە سەرژمێریەک لایکرێتەوە و کۆمەڵە بەندی تر وەکو ماتەڵە یعنی نەک وەکو ئەوەی کە نیازیان نەبیان لە پێشەوە وەکو ماتەڵە بەکایەنە تەمەەن وەکو سیاستێکی تاکتیکی خۆیان بەدەر ڕۆچوون هەنگاوەکانی دواتر دەری خست کە حکومەتی بەعس تەنها ویستوێتی بۆ ماوەیەک تا خۆی بەهێزەکە تا خۆی بەهێز لە مەیدانەکە بینێ ئەو ڕێکەوتنە وەک چۆڵێ واژۆ بکە ئەجینا
حکومەتی بەعەس هەنگاوەکانی دواتری سەلمانی کە مەبەستی پێ جێبەجێکردن نەبووە تەنها بۆ ماوەیەکی کاتی بوو تەمە سەرکردایەتی سیاسی کوردی ژۆ کاتە تاوانوەکو باسم کرد خەڵک چەند ساڵ بوو لە 1960 تا 1970 کە 9 ساڵ شەڕ و تەمان ئەو شەڕ و بۆمبارانکردنی ناوچە کوردیەکان و ڕاگواستن و تعریب و دواتریش تەبعیسی هاتە سەر خەڵک هیلاک بوو ماندوو بوو بزوتنە ڕزگاری خوازی کورد لەم منتەڵەقەوە ئێڕوانێ ڕێکەوتنەکە ینی بۆ ئیکە خۆشی پشوێک بە جا بەدەر لەوەی کە ئەو ناکۆکە سیاسیش کە لە بینی مەکتەب سیاسی ئەو کاتە و پارتی دیموکراتی کوردستان لەو سەردەمەشە دوو ئاراستەی فکری هەبوون بەدەر لە باڵەکانی نێو پارتی خۆی کە باڵی باڵی جەلالی و مەلایی ناو دەبران ئاراستەیەکی تری فکری بۆن باڵی چەپ و شوێعیەکانی پێگوترا کە ناکۆک و ناسازبوون لەگەڵ مەلا مستەفا و شۆڕشەکەیدا ئەم ناکۆکیە کە لە نێو ماڵی کوردایە تا چەند ڕۆڵی هەبوو هەم لە هێنانە ئارای ڕێکەوتنەکەم لە هەڵوەشاندنەوەیدا دیارە بەنسبەت ئەو سەردەما بگەڕێنەوە بۆ ئەرشیف و مێژوی و کاتە لە 1968 لە 1968 و 69 شیوعەکان بە پێچەوانەوە لەگەڵ بزوتنە ڕزگاری خوازی کووردا بوون لەگەڵ هێزەکانی مەلا مستەفا شەڕی حکومەتی عێراقیانە کرد ئەوە لە دواترا بوو کە حکومەتی بەعەس هەوڵی ڕاکێشانی شیوعەکانی داوە ناو حکومەت بە دوو وەزیر عامر عەبدوڵڵا و مکرەم تاڵەبانی یەکیان بە وەزیر یەکیان بە وەزیری ئەو کاتی وەزانم دەوڵەتە ئەمە وای کرد کاتێک کە شیوعەکان ڕاکێشا بە لای خۆی ناوکۆکی لە بینی شیوعەکان و پارتیا دروست بوو ئەجنا پێشتر حتا چەپەکانیش حیزبی شیوعی بڵێن و کاتە نوێنەراتی چەپیە کرد توانین وا بڵین لە 1970 ئەوانیش پیرۆزباییەکەن لە ڕێکەوتنەکە و هەتا سەردانی مەلا مستەفاکەن و دەستخۆشی لێەکەن و هەتا داوای لێکن کە ئەوانیش پشکیان هەبێت لە نووسینەوەی دەستورە ئەو بڕیارانە و بەشداری کۆبوونەوەکان بکەن بەدەر لەو ئاراستەیەکی تری فکری نهێنی هەبۆیش کۆمەڵی مارکسی لینینی کە لە ساڵی 1970 وردەوە لەلایەن فەرید عەبدولقادر و خاڵە شەهاب و ئەوانەوە تازە فۆرمال لابوو یعنی بۆ گەورەیە و بۆ فراوانێنەوە بڵێ تا گەیشتە ناکۆکی لەگەڵ باڵی نەتەوەی ئانە بەڵام ئەو ناوکەوەکو باسم کرد کە هەبوو لە دواترا دروست بوو نەک لە پێشە ژیان لە سەرەتایە وەکو باسم کرد لە شۆڕشی ئەیلولا بەعام لە 1964 بەدواوە ئەتوانین بڵێن حیزبی شیوعی کاو کاتەوەکو نوێنەرەی ئەگەر چەپ سەیریکەین زیاتر لە پاڵ شۆڕشی کووردا بوون و بە چەکدار هەتا لە داستانی هەندرێنەکە شیوعەکان و پارتەکان هەردوو لە شانازی پێواکەن هێزی شیوعی بە سەرکردایەتی بڵێن ملازم خدر و ئەوان حیزبی شیوعی وەکو پارتی شانازی پێواکە وەکو مێژوو یعنی ماناوە حیزبی شیوعی ڕێک بن ئەوە لە 1970 بوو کە حکومەتی بەعەس جەبهەیەکی دروست کرد بەناوی جەبهە تەقەدومیە الوەتەنیە جەبهەی پێشکەوتنخوازی نیشتیمانی لە بینی حیزبی شیوعی و حیزبی بەعسا کە حیزبی بەعس تەنها مەبەستی ئەو بوو کە پارتی تەریک بکات چونکە پارتی نەهاتە ناو ڕێکەوتنەکەەوە بۆ مەرجانی حیزبی بەعس ڕازی نەبوو و دواتر دوو حیزبی تری کارتۆنی کە ئەو کاتە لە کوردستان هەبوون پارتی دیموکراتی کوردستان بە سەرکاتی عەبدولستار تاهیر و شەریف و عەفوان حیزبی شۆڕشگەڕیش کە هەر بە سەرکاتی ئەو بوو لەگەڵ پارتی دیموکرات کە بە سەرکاتی مەلا ماتۆر بوون ئەوان هێنانە ئەو جەبهەوە ئەم چوار حیزبە لەگەڵ کۆمەڵێک کەسایەتی وانە ئەم کوتلەیان دروست کە بەناوی جەبهەوە طبعا جەبهە تا 900 تقریبا 79 ئانە تا هاتنە سەرکاری سەدام حوسێن بە شێوەیەکی شلوەقانە هەبوو بەڵام وەکو باسم کرد ئەو ناکۆکیانە دواتر تەقیەوە بەڵێ مامۆستا ژیلوان قسەیەکی باو هەیە دەگوترێ کورد هەمیشە لە ئاشتیدا دۆڕاو و لە جەنگدا براوەیە ئەم پرەنسیپە تا چەند بەسەر ڕێکەوتنامەی 11 ئازاردا تەطبیقە کرێیان بۆ منە جێی ئەبێتەوە و تا چەند ڕژێمی عێراق ویستی بەم قسەیە یان بەهۆی ئەم میکانیزمەوە کورد و شۆڕشەکەی هەرس پێ بهێنێ لەسەر مێزی گفتوگۆ و ئاشتی دیارە ئەو قسەشی باوەڵەن کورد دایمەن جنگاوارێکی ئازاد لە جەنگا و بەتر ئەوەی کە لە جەنگا بەدەستی هێنێ لەسەر مێزی گفتوگۆ لەسەر مێزی ئاشتی جاری وایە لە بەدەزنانی مافە سیاسیەکان شکستێنێ طبعا زۆر لە کوردناسەکان زۆر لە بیانیەکان گەڕیدەکان ڕۆژنامە نووسەکانی کە سەردانی کوردستانیان کردووە بەداخەوە ئەو ڕاستێتاڵە دایمەن بیری کوردەکەنەوە ئەڵان کورد جنگاوارێکی سەرکەوتووە بەڵام سیاسێکی شکست خواردووە ینی گەسەری کتێبەکانی کریسکۆچێرا و ئەوانە بکەین کە لەو سەردەمایە بە تایبەت شتیان نووسیوە زۆر ئاماژە بۆواکەن ئەمە هۆکارەکەی پەیوەندی بە و عەقڵیەتی سیاسی سەرکردەکانی کوردەوە بە درێژایی تاریخ واروها پەیوەندی بە مێنتەڵەتی خێڵەکی و دواکەوتوی هەتا ئێمە کۆمەڵگەیەکین هەتا ئێستاش ینی کۆمەڵگەیەکی نازانین
لە چ کۆمەڵگەیەکین ئایا کۆمەڵگەیەکی پیشسازین کۆمەڵگەیەکی ڕعاوین ئایا کۆمەڵگەیەکی مەسەن کشتتوکارین تا ئێستا من لە دەرەوەی ئەو یاسا مێژوین کە پێڵن کە کۆمەڵگەکان دابەشەکە یعنی تا ئێستا مەسەن ئێمە پشتێکمان لە کۆمەڵگەی تا مەسەن ڕعاوی هەیە پشتێکمان لە کۆمەڵگەی پیشسازیە پشتێکمان لە کۆمەڵگەی مەسەن ئاژەڵداری هەیە یعنی ئەم تێکەڵ و پێکەڵی و زاڵبوونی عەقڵێتی خێڵەکە و دواتری چەکداریێت یعنی عەقڵی چەکداری دایمەن زاڵوە بەسەرمانە ئێمە جاری وا کوردەکان لە نووسینەگرتەکان بۆ بگەڕێڵە کورد میلەتێکی عاتیفە و دایمە هەست و سۆز و ئەمانە زاڵە بەسەریە یعنی لەبری ئەوەیەوە زیاتر بە عەقڵ شتەکان بخوێنێتەوە بەشەی سیاسیانە شتەکان بخوێنێتەوە زیاتر سۆز زاڵە بەسەریە یان جاری وا بووە کورد لە شەڕێکان مەسەن سەرکەوتوو بووە بەڵام دواتر کاتوە سەر گفتوگۆ ڕێکەوتنوانە ئەبینی زۆر لاواز خۆپشاندرا ئەو پەیوەندی بۆ عەقڵێتی سیاسی سەرکردایەتی کوردەوە بووە لایەکی تریشی ئەتوانین بڵێن پەیوەندی بۆ بووە بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد بەردەوام ناکۆکیتی هەبووە بەردەوام ناکۆکەی سیاسی لە بینی حیزبەکانە هەبووە ئەم ناکۆکیە جاری وا بووە شەخسی بووە یاخۆ لەسەر دەسەڵات یا جاری وا بەوەی فکریەوە بووە یعنی فکرێکی ئەمتر ئەگەر فکری بووە چارەسەرەکرا زیاتر ناکۆکی لەسەر دەسەڵات و مەسەلەی نفوز و ئانە بووە بۆیە ئەبینین یعنی شەڕی ناوخۆ بگەڕێەوە بۆ هۆکارەکانی هۆکارە نەفسی و کۆمەڵایەتی و دەسەڵاتەکانی کە بنێتە هۆکار ئەمە هۆکارێک بووە کە دایمەن کورد لەسەر مێزی دانوستان لاواز بێ یعنی دایان بەیەکەوە بەیەکگرتووی نەچوتە سەر مێزی گفتوگۆ دایمەن بەیەکەوە شەڕی کردووە بەڵام مستحیلە بڵێ وڵا بەیەکەوە چوو بێتە بەپێی ئەم گوتەیە بێ کورد نەدەبوو بەشداری ئەم ڕێکەوتن و گفتوگۆیە بکات یعنی نەیەتوانی بە جەنگ و شۆڕش وەکۆڵێ بەردەوامیدان بە شۆڕشەکەی زیاتر حکومەتی عێراق لە بەردەم داواکاریەکانە زیاتر بە چۆکابێنێ و خۆشی بهێڵێتەوە نەک دوای 4 ساڵ و 5 ساڵ ئەوە بوو بینیمان کە شۆڕشی کورد هەرەسیێنە ئەوە شتێکی مەحاڵە لەبەرەوەی قەت کورد ناتوانێت بە تەنیا حکومەتی عێراق بڕوخێنێ خۆ سەرکردایەتی تەواو دانیان بەم ڕاستە نابوو کە لاواز بوون لە بەردەم نەنە لاوازی کردو بەڵام کورد ناتوانێت و هەدەفی کوردیش ڕوخانی حکومەتی عێراقی نەبووە یعنی ڕاستە لە هەنێ حاڵەتە داوای ئیسقاتی مەسەن نیزامی مەسەن ڕاوەستای ئەو کاتی عێراقیان هەنێ دروستمیان بەرز کردەوە بەڵام لە واقع سیاسەکانی گەشتونەوە قەناتە کە کورد بەتەنیا ناتوانێت حکومەتێک لە دوایەکانی عێراق بڕوخێنێ بۆیە زۆری پارتە سیاسەکان مەسەن ئەگەر سەیری دروستمیانکەین سەیری پێرۆپۆرگرامێک ئەڵێ دیموکراتی بۆ عێراق یعنی ئەگەر هەر نیزامێک بێ هەر سیستەمێک بێ جا کۆماری بێ پەرلەمانی بێ نازانم مەلەکی مهمەوەی ئەو دیموکراتی بێ و مافەکانی کورد بدە یعنی ئەوە بە پێچەوانەوە یعنی قەت کورد ئێستاش کورد ناتوانێت بە تەنیا حکومەتی عێراقی بڵێ بڕوخێنێ ڕاست ئەتوانێت لاوازی پێ بکشێتەوە لاوازی بکە مەسەن دواتر خۆشی ئەگەر لە ڕووی کورسی پەرلەمانە ناتوانێت حکومەت پێکبێن جا بۆ کاتەش ڕاستریشە باسیەکان توانی بیان حکومەتی ئەو کاتەی عەبدولسەلام عارف و عەبدوڕەحمان عارف کە بە دووبراکە بە ناوبانگە بڕوخێنن و خۆشیان بەهێزیش بوون وە لە ڕووی ئابووریشەوە ینی ئابووریش هۆکارێکی هاوکاری ئەوان بوو کە بەهێز ببن ئەمە وای کرد ینی کورد نێتوانانی ینی من ئێستا ژواڵم کورد نێتوانین بەتەنیا حکومەتی عێراقی بڕوخێن ئەگەر فاکتەر ناوخۆیەکان نەبوونایە ئەوانەی کە ناو دەسەڵات و لە ناو منەظەمەی بەعسی و کاتێ هەبوو مەسەن ئەو ناکۆنیان لە بینی سەلوم سامەڕایی و لە بینی سڵام حوسێنە هەبوو بە تایبەت سڵام حوسێن دواتر ئەبینی لە کاتێک ئەچێت سەردەسەڵات و بە یەک وەگەڵە بەیەکی عەس ئیشارەت بۆ لە سێدەرەدان و بۆ لە ناوچوون و بۆ اختیارەکردنی نیوەی سەرکردەکانی بەعەز دەکات ئەگەر سەری مێژووی بەعەس بخوێنیتەوە مێژووی اختیاراتیە یعنی ئەوە پەیوەندی بۆ ناکۆکیانە بکردنەوە منزومەی بەعەسە هەبوو نەک بۆی کە کورد بتوانێت حکومەتی عێراقی بڕوخێنەوە بەهێزی خۆی بتوانێت حکومەتی عێراقی ئەوە لاواز بکە کە دام دەسەڵاتەکە بنێ مامۆستا بەڕای جەنابێت ئاستی هۆشیاری و سیاسی و سەربازی کورد لەو سەردەما بە تایبەتی سەرکردایەتی شۆڕشی کورد لەو سەردەما چەندێک بووە ئایا هۆشیاری سیاسی و سەربازی وای کرد کە حکومەتی عێراق مل بۆ داواکاریەکانی کورد بدایە هۆکاری تر چی بوون ئەم هۆکارە سەربازی و سیاسیانە بوو کە وای کرد دەسەڵاتدارانی کورد مل بە داخوازەکانی کورد بن ئەچینە ئەگەر سەیریکەین تەمان بزوتنەوە ڕزگاری خوازی کردوەکو باسم کرد بەردەوامە و ناوکۆکی و ملمانی لە نێوان هەبووە هەر لە ئینشقاقی ساڵی 1964 و دواتریش لێبوونەوەی باڵێک بە ناوی باڵی مەکتەب سیاسی و دواتر ئەو شەڕ و ململانی کە لە سەرساحەی کوردستان بەیەکەوەیان کرد و باڵێکان پاڵیدایە پاڵ ئێران و باڵێکان پاڵیدایە پاڵ عێراق و دواتر بە پێچەوانەوە ئەمە بۆ دەرەخا
یعنی ئەوە لە هۆشیاری سیاسی و لە تێگەیشتنی سەرکردەکانی کوردە و بارودۆخەکە ئەوە سیاسەتی ئەو کاتی ناڵم بەعسیەکان و پاشانیش ئەو بارودۆخی کە لە جیهان هاتبوو ئاراوە بەتابەت و باسم کرد بەعسیەکان زۆر لە هەوڵی ئەوە بوون بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد احتیوا بکەن هیچ کە نەبێ بۆ 4 ساڵ نەئاشتی و نەشەڕە بتوانن لاوازی بکەن و بتوانن حتا ڕێخستنەکانی ئاشکرا بکەن و حتا ئەگەر تۆ سەیری ڕووداوەکانی دواتری ناو ڕێکەوتنی ئازار بکە ئەو بینی ئەو فترە ڕێکەوتنی ئازار ئەمین لە ساڵی 1970 هەوڵی تیرۆرکردنی ئیدریس بارزانی چێ لە سەرکردەکانی شۆڕشەدەن دواتر هەوڵی تیرۆرکردنی مەلا مستەفا دەن لە 29 ئەویلی ساڵی 1970 دواتر لە 1973 حیزبی شیوعی دێنە لای خۆیان و ڕێکەوتنی جەبهە مەوەرەکان دواتر لە 1973 بەدواوە هەوڵی تعریبکردنی ناوچەکانی شەنگار و دواتر کەرکوک و تەلعفەر و جەلەولا و خانەقین و بەدەوجستانە دەن حتا لە 1973 مزەکەرێکی دەسەڵاتدارانی پارتی هەیە کە نەڕویان بۆ حکومەتی باز دەواکەن کە لە زۆرێک لە ناوچەکانە تعریب بووە تووشی ڕاگواستن بووە و حتا دەرکردنی فەیلەکان لەو فترەیە بوو لە 1973 74 بوو کە فەیلەکان کوردە فەیلەکان کە بە ئەسڵ کوردن ئەبین هەمیان دەرەکەن و ڕانەی عراقن ئەوە نزیکەی 40,000 عایلەی فەیلان هەر لەو سەردەمەیە بوو یعنی ئەمە نیشانەیە کە حکومەتی بەعس تەنها ویستوێتی فترێک خۆی بگرێتەوە کەواتەمە شتێکی ڕاستە کە بەشێش لە شارەزایان ئەڵێن حکومەتی عێراق ویستی بەم ڕێکەوتنە ئاهێک بەبەرخۆی و سوپاکیا بێنێتەوە بەڵێ بەتاکید شتێکی واقعیە سوپای عراقیش ینی لاواز بوو بە مانایەکتر باشە سەرکردانی شۆڕشی کورد ئەو هۆشیاریە یان ئەو زانایەی نەبوو کە بۆ خۆی فری و نەخوات و وەکوەڵێ نەچێتە نێو ئەم جەنگە نایەکسانەوە خۆی لە دایمەن تۆ شەڕەکەی بۆچی بۆی کە مافەکانی خۆت بسێنی ئەجا ئەگەر مافەکانی تۆ بە ئاشتی و لەسەر مێزی گفتوگۆ بێ ئەوە چاکترە لەوەی کە شەڕ بکەیت ئەڵێ 100 ساڵ دانیشتن لە ساڵێک شەڕکردن باشترە ئەوان هەم بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد وەکو باسم کرد هیلاک بوو ماندوو بوو و ئەو ناکۆکانی لە ناوە هەبوو هەمیش بەعسیەکانیش پێویستیان بوو ینی لولایانە بوو شتەکەوانە بڕە جا بەدە ڕۆژەکو باسم کرد ینی کاتێک کە ڕێکەوتنەکەش دەکرێ ئەبینی ئێران و تورکیا دژین ئێران و تورکیا دژی ڕێکەوتنەکان بۆ لەبەرەوەی هەستەکەن ئەوانیش کوردەکانی ناو ئێران و کوردەکانی ناو تورکیا ئیتر دەزەکەن و ئەزان دەزەکەن بە جموجۆڵ و حتا وا ئەبینی کە ئیتر ئەو کورد دەگەل ئۆتۆنۆمی لە عێراق وەرگێ ئەو کاتە کوردەکانی تورکیا داواکەن کوردەکانی سووریا داواکەن کوردەکانی ئێران داواکەن مامۆستا بەر لەوەی بچینە سەر هۆکارەکانی هەڵوەشانەوە سەرنەگرتنی ئەم ڕێکەوتنە پێم خۆشە باز لە گرنگی ئەم ڕێکەوتنە بکەین بەتایبەت لە ڕووی زمان و ئابووری و سیاست و ئەم شتانەوە چه گرنگیەکی بۆ کورد تێدا بوو دیار ئەوەی کە باسماکە لە ڕووی سیاسیەوە ڕێکەوتنەکە لە 11 ئازای 1970 تە بڵاو کرایەوە و بڕیاری شەڕوەستاندن درا و هێزە چەکدارەکانی کورد وەگەڵێ لە شاخەکان و دابەزینە شارەکان و دواتریش کۆمەڵێ دەستکەوتی سیاسی بۆ ئەو کاتی سەرکردایەتی پارتی هەبوو مەسەڵەن 5 وەزیریان وەرگرت و هەتا اقتراح کرا و جێگری سەرۆک کۆمار بۆ یەکێ لە کوڕەکانی مەلا مستەفا بێ بەڵام ئەو کاتە پارتی کە حەبیب محەممەد کەریمی بڵێن تەقدیم کرد دەسەڵاتدارانی ئەو کاتەی بەغدا بە بیانووی کە مافەیلیە و کورد نێوانە نانهێشت ئەمەش دەستکردن ئەڵین ئەو ئێستحقاقەتە سیاسی بوو کە وەریگرت مەسەڵەن محافظی سلێمانی محافظی هەولێر محافظی دهۆک و پاشان بەڕێوەبراتی چەند شوێنێک ئەمە یەک لە ڕووی سیا دوو لە ڕووی ئەتوانین بڵێ ئیداریەوە و هەروەها لە ڕووی خوێنەواریشەوە کورد لەم ناوچەیە یەکەم هەوڵی بژانەوەی وێژە و زمان و ئەدەبیاتی کوردی بەتابەت دوای دامەزرانی کۆڕی زانیاری کورد کە هەر لە پێشترەوە هەوڵی گەڵاڵەکردنی درابوو بەڵام لە کۆتاییەکانی بڵێن 1970وانەیە بەڕسمی دامەزرا و حکوومەتی عراقیش دانی پیانە هەتا واروها بەڕێوەبەراتی ڕۆشنبیری کوردی کرایەوە و پاشانیش 20 میلیۆن دلار دیناری ئەفەنە و کاتەی عراقی تەرخان کرا بۆ بژانەوەی ناوچەکانی باکوور کە لە ڕێکەوتنەکە بە باکوور نایەبە بۆ بژانەوە توانین دەستکەوتێکی تری ئەو بوو کە لە ڕووی سیاسیشەوە بژانەوەیەکی زۆر هاتە ئاراوە بەتایبەت لەو سەردەمە ئابینین تا ڕادەیەک مەسەڵەن پارتی دیموکراتی کورد ئەبوژێتەوە دواتر کاژیک ئەبوژێتەوە جا کۆمەڵی مارکسیلینی وردە و دەڕێخستن پێیاکە حیزبی شیوعی کە ئەو مەکتەب کوردستانیان کە لە من ناوچانە بژانەوە ینی ئەمە باش بوو تا 1973 وەزعەکە باش بوو هەرچەند 1973 بەدواوە بە پێچەوانە کۆتەوە و پاشانیش ئەتوانین بڵێن لە ڕووی ئاوەدانی و بژانەوەی بازرگانی و ئەوانەشەوە طبعا ناوچە کوردەکان تا ڕادەیەکی زۆر بژانەوە
و حتا کۆمەڵە شعر و کۆمەڵێ مەسەرەن پەخشانوانە بەسەر ڕێکەوتنەکە و بەسەر دەسەڵاتی ئەحمەد حەسەن بەکر و بەسەر دەسەڵاتی و کاتی کوردیانە ئەوە تعبیرە لە ڕێی عامی خەڵک تۆ 9 ساڵ لە شەڕابی لە 1960 تا هەفتە ئەو 4 ساڵە بۆ کورد توانین بڵێن ساڵی هەم بوژانەوە و هەم ساڵی خۆڕێخستنەوەی پاتیش بووە بەمانایەکی تر چونکە ئەوانیش استفادان لە ڕێکەوتنە کرد بەتایبەت چونکە پارتی دیموکراتی کوردستان ئەو مەرجەی حکوومەتی باسی تەنفیز نەکرد کە چەک داماڵە و چەک تەسلیمی حکوومەتی عێراقیکە هەرچەنە ئەوانیش بە چای گومانەوە سەیری شۆڕشی کوردیانە کرد سەیری چەکدارەکە کوردەکان بەڵام لە باشی ئەو کاتی سیاسەکانی کورد هێزی چەکدارای هەڵنەوەشانەوە توانی دواتریش خۆی بگرێ سیرەکەین لە کاتی بەستن و یام ئیمزاکردنی ئەم ڕێکەوتنە دوو دوژمنی 100 ساڵە بە دوژمن بە یەکتر وەکو ئێران و عێراق دەست لە ملانی یەکتر ئەبن و دەبنەوە بە دۆستی یەکتر ئایا ئەمە گرنگی و گەورەی و بایەخی ئەم ڕێکەوتن و بەیاننامەیە بوو کە ئەم دوو دوژمنەی بە یەک ئاشت کردەوە یام هۆکار چی بوو کە بۆ منە ینی شۆڕشی کورد و دەسەڵاتی سیاسی کورد هێندە کاریگەر و وەکوڵێ جێی مەترسی بوو لەسەر ئەم دوو دەوڵەتە کە ئێران بۆ منە چێتەوە دەست لە ملان کات لەگەڵ سەدام حوسێنە بەڵێ ئەتوانین بڵێن یەکێک لە هۆکارەکانی ڕێکەوتنی ئەو جوانە پەیوەندی بە بارودۆخی و کاتی جیهانەوە بوو ئەوی پێڵەن شەڕی سارد لە بینی یەکێتی سۆڤێت و بلۆکی سەرمایهداری بەسەرکاتی ئەمریکا چونکە ئەو دوانە لەسەرەوە شەڕێکی سار هەبوو لە بینیان لە 1940 و شەڕە هەر هەبوو جاوا کاریگەری ئیقلیمی هەبوو لەسەر ئێران لەسەر تورکیا لەسەر وڵاتانی عەرەبی لەسەر ناوچەکە ئەمە هۆکارێکی بوو هۆکارێکی تری پێوەست بوو بۆ بارودۆخی ناوخۆی عێراقەوە چونکە عێراق وردە ئیتر لە ڕووی ئابووری و بژایە و بەتایبەت دوای خۆماڵیکردنی نەوت و دواتر ڕێکەوتنی ساڵی 1972 لە نیسانی ساڵی 1972 لەگەڵ یەکێتی سۆڤێتە ڕێکەوتن کە چەک و تەقەمەنی بفرۆشە بە ئەمە خۆی بەهێز بینی حکومەتی عێراقی کاتێک خۆی بەهێز بینی لە ڕووی ناوخۆیەوە هەوڵیدا کێشەکانی لەگەڵ چواردۆری خۆیان چاک بکە ئەها لە پێش ئاماژەم پێکرد لە 1969 حکومەتی ئێران جێگری وەزیری خارجی و کاتە ڕێکەوتنەکەی دڕان ڕێکەوتنی پاراستنی سنووری ساڵی 1930 ئەوەی پێ سەعدابات لەبەرەوە لێرە اقتصاددانان باز گەیشتنە و قەناعەتەی ئەگەر ئەم بارودۆخە هەروە بەردەوام بێ بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد بەهێزە بێ ئەبێت چی بکەن کێشەی مێژووی خۆیان حتا باز لەواکرێ ئەڵێن دەسەڵاتدارانی عێراقی بەگوێی سەرکردەکان کوردان بەگوێی کوردیان داوتیان ئەگەر ئێوە لەگەڵمان ڕێنەکەون لە کۆمەڵەشتا ئێمە زۆر ئاساییە تەنەزول بۆ ئێرانەکەین چەندها جار سەدام حوسێن و قسەی بە سەرکرداتی کردووە یعنی ئێمە دەست لە شەڕی عەرەبا لەگرین بۆ ئێران لە مەقابلەوەی کە ئێوە پشتگیریتان لێ بپڕێ هەر بۆیە حکوومەتی عێراقی لە 1974 بەدواوە ئیتر هەوڵی ڕێکەوتنەدا لەگەڵ حکوومەتی ئێرانی و کاتە شایێران و یەکێک لە هۆکارەکانی تری ڕێکەوتنی ئەم دوانە تورکیا بوو چونکە تورکیا هەر لە سەرتاوە نارێکی سەرسەختی ئەو ڕێکەوتنە بوو حتا کاڵە ڕێکەوتنەکە کرێت چی جێیشی تورکیا هەمووی لە ناوچەکانی سلێڤان و ناوچەکانی دیاربەکر کۆکرێتەوە و هاتا 3000 کەسیان گرتەوە کاتە بە تۆمەتی بڵاوکردنەوەی پرۆپاگەندا بە قازانجی مەلا مستەفا و شۆڕژەکەی وانە حکومەتی تورکیا یەکەمین دیداری بۆ هەردوو وەزیری ئەو وەسەی دەرەوەی کاتی ئێران و وەزیری دەرەوەی ئەو کاتی عێراق ڕەخسان لە شاری ئەستەمبول یعنی پێشەوە هێشتا ڕێکەوتنیش نەکرابوو 1975 لە ئەستەمبول یەکتریان بینی و تورکیا اقتراحی ئەوە بکردنەوە کێشەکانی خۆیان چارەسەر بکەن چونکە دنیای تر بەرەو ئەوەیە کە مەسەڵەن قوتبی سۆسیالیستی و قوتبی سەرمایهداری لەملایەن ئێمەش با ڕێکەوتن بکەین و ڕێکەوین و هەتا ڕێکەوتنی دووەمیان پێوەست بۆ ئۆپیکەوە چونکە ساڵانە ڕێکخراوی ئۆپیک بێتەوە بۆ نەخشەداڕشتنی بەرهەمنایی نەوت و ڕێژەی و فرۆشتنی لە بازاڕە ئەڵێ ساڵی 1974 کە بڕیاری کۆبوونەوادرێ بڕیاری ئەوەش دەدرێ بۆی کە نرخی نەوت جێگیر ببێ باشتر بفرۆشرێ بە دانابەزێ ئەبێ حکوومەتی عێراق و ئێران ڕێکەون چونکە ئەگەڵ دوو دەوڵەتە ڕێک نەکەون کە دوو دەوڵەتی عضوی فعال یا ئەندامی چالاکی ئۆپیکن ئەگەر ڕێنەکەونەوە کاریگەری لەسەر نرخی نەوتە بێ لەبەرەوە ئەبینی وڵاتانی عەرەبیش یعنی تەغزیە ئەو ڕێکەوت ناکەن بەتایبەت جەزایر هەواری بەمدێنی سەرۆکی و کاتی جەزایر هەردووکان لە شاری مەغریبە کاتە شاری ئەفۆن جەزایر هەردووکان لەوێ بێگەگەێنێ و دواتر ئەبین لە 6 ساڵی 1975 ئەو دوانە حوالی بۆمدی ڕێکانەخە پێم خۆشە کۆتا بەشی بەرنامەکەم باز لە هۆکارەکانی هەڵوەشانەوە و سەرنەگرتن و هەرەزێنان بەم بەیاننامەیە بکەین ئەو هۆکاران چی بوون کەوایان کرد وەکۆڵێ ئەم ڕێکەوتنامە هیچ شتێکی تیاس حەوز نەبێت و هیچ بەرهەمێکی بۆ کورد نەبێت بەڵێ دیارە هەنێک لە هۆکارەکان پێوەستن بە خودی بەیان نەمەکەوە
هەنێکشی پێویستە بە خودی کورد هەنێکشی پێویستە بە سیاسەتی بەعس ئەوەی پێویستە بە خودی بەیاننامەکە وەکو باسمان کرد لە سەرتاوە ئەم بەیاننامەیە تاگلایەنە بوو و حکوومەتی بەعس خۆی ڕایگەیان یانیەوە نەبوو واژۆی کوردی بەسەرەوە بێ وەکو ڕێکەوتنێک ئەمە یەک دووەم ئەگەر سەیری خاڵە و بەندەکانی بکەین ڕاستە ئەمە لە ڕووی یاساییەوە دانپیانەکی حکوومەتی ئەو کاتەی بەعسە بە مافەکانی کورد بەڵام ئەگەر سەی ناوەڕەکەیکەین نەک کێشەی ناوچەکانی ئۆتۆنۆمی یەکلایکرێتەوە نەکێشەی کوردەفەیلەکان نەکێشەی تعریب نەسەرژمێری زۆر شت هەیە سپاردبووی بە 4 ساڵەکە کە ئەبینین دوای بەهێزبوونی بەعسی تر ئەو خاڵنەش نادەدی خاڵێکی تری هەر پێوەست بە ڕێکەوتنەکە ئەتوانین بڵین ئەو 12 بەندەی کە نهێنیە حکوومەتی ئەو کاتی عراق بە تایبەت جێگەری سەرۆکۆمار کە سەدام حوسێن بوو ئەبینین بەشێکی لای خۆڵ گرتە بووە ئەوانە هەر کەس نەیزانی چی و چۆن و ئەو بەندانە چینە باش سەرکردایەتی شۆڕشی کورد بۆ 12 خاڵە نهێنیی دەزانی بەڵێ دەیزانی بەڵام چون نوسخەی لا نەبووە شتێک پابندونێکی یاسایی نەبوو ئەمە لایەکی تریشی پەیوەندە بە بارودۆخی سیاسی کوردەوە بە تایبەت ئەگەر یادداشت و کتێبەکانی و سەردەمە بخوێن ئەبینین بەشێکی زۆری بازدەوە ئەکەن کاتێکە ڕێکوتنی ئازارە بێ ئێتر وەگەڵە بزوتنەوە ڕزگاری خوازی کورد پشتی لێ کاتەوە و ڕێخستنی حیزبی نامێنێت چەکدارەکان چەکانەدانێ خەڵک دەزەکات بە ئەڵێ هەتا بازرگانی شەڕ پێیا بێ ئەو پارە زۆر و بە هەدەردانەی کە لە مەنتیقەیە زۆر کتێب و نووسینوانە باسی لایانی گەندەڵی و فەسادی ئیداری و کاتیان کردووە ئەم پێویستە بە بارودۆخی کوردەوە سێمیش پێویستە بە بارودۆخی سیاسی ناوچەکانی کوردستان بەتایبەت ئەو ململانەی کە لە 1970 لە بینی حیزبی شیوعی پارتی هەبوو کە لە 1970 ململانەی بینی پارتی و حیزبی شیوعی دەست پێکا لە شەڕەکەی دەربەنی خان کە تقریبا نەتوانین بڵێن 12 کەسی تیا ئەکوژرێ و دواتر تاقەکردن لە بارگای یەکتر و گرتن و ڕاودونانی کادیر یەکتر و دواتر اختیارکردنی کادیرەکان یەکتر ئەوەش بارودۆخی ناوچەکەی تێکدا لایەنێکی تری پێویستە بە دوانیە بەعز بە ڕاکێشانی حیزبی شیوعی ویستێتی دەرزێ بخاتە بەڵێ باسم کرد حیزبی شیوعی 1970 ڕاکێشایانە ئەو بەرێوە ئەمە وای کردکەوە بە هەردوو لایەن لە بەیاننامە و نووسرا و ئەوانەی خوانە ئەبین پارتیان بە جێیبل عامیل و بە دەسەڵاتی ئیمپریالیزم لە کوردستانە و بەوانە برد و حتا تۆسی جێی دۆشتەکان بخێنەوە اینجا ئەوەی کە پێویستیش بە حکوومەتی بەعز ئەتوانین بڵین یەکەم بارودۆخی سیاسی عراق تا ڕادەیەک جێگیر بوو چکو بەعسەکان تاوە بەهێز بوون نارەکانی خوان لە حکوومەتە لادا بە تایبەت ئەو کودەتایی 1970 کرا کە توانیانی تر کۆتایی پێبێن و حکوومەتی بەعس وەکو تاکە حیزب خۆی بەهێز لە ناوچەکە بین دووەمیش پێویستە بە باری ئابووری نەوت یەک بە 200 زیادی کرد نرخەکەی يعني لە تقریبا $2 بوو بە $70 ئەو کاتە پێم وایە ئیتر بەدەر لەوە وای لێ هات پارەی عراقی عملەی عراقی زۆر ڕەسیدی بەرز بووە و داهاتێکی زۆر ڕژایە ناو عێراقەوە و هەروەها ڕێکەوتنی سۆڤێتیش کە سۆڤێت لە 1972 لەگەڵ ژمارەی زۆر چەکی و تەقەمەنی و تەیارە و تۆپ و حتا تانک و زەرێپۆش زۆردا بە عێراق ئەمە ئەو کارێکی هۆکارێکی تری پێویستە بە بەو بارودۆخی کە حیزبی بەعستیای بوو چگو وای ئەبینی ئەگەر بێت و بزوتنەوە ڕزگاری خوازی کولی ناو نەبایەتر بردەوە ئەم بەهێزە بێ و ئەو ناوچانەی کە پێڵەن کەرکوو ئاسمێن داوای ئەوانەشەکە چکویچە لە کێشەکانی بینی بزوتنەوە ڕزگاری خوازی کورد کە لە 1974 ڕێنەکەوتن ناوچەکانی کەرکوک بوو لە سێ ڕێنەکەوتن ئەو ناوچانی کە زۆر دەوڵەمەنە بە نەوت و کانزای سروشتی و عمقێکی تاریخی و جوغرافی پێوەستە بە کوردەوە یعنیەوە گومانی تازنەبوونی لایەنی سێم وەکو چاودێر وەکو لە جێبەجێکەری ئەو ڕێکەوتن لە ڕێکەوتنەمی 11,000 یەکێکە لە لاوازیەکانی و هۆکار چییە کە بۆ ئەم دوو دەوڵەتیان ئەم دوو لایەنە ناکۆکە بێگوێدان لایەنی سێم بۆ بێ گەڕانەوە بۆ لایەنی سێم ئەم ڕێکەوتنامیان نووسیوە ئەوەش ێکێکە لە هۆکارەکانی یعنی لاوازی ئەو ڕێکەوتنە ئەی وڵاتانی دەرەکی و ئیقلیمی ڕۆڵیان لە هەرەزێنان و جێبەجێنەکردن و هەڵوەشاندنەوەی ئەم ڕێکەوتنامەیە چی بوو ئەو بۆکو بەدەر لە ئێران و عێراق خۆی تورکیاش ئەو کارێکی سەرەکی ینی تێکدانی ئەو ڕێکەوتنە چگو وەکو باسم کرد تورکیا یەکەمین ئاماژەکانی ڕێکەوتنی عێراق و ئێران کە دواتر ئاشکرا بوو ئەو بووکە وەزیری خارجی تورکیا و کاتە هەردوو وەزیری خارجی عێراق و ئێرانی بان کرد بۆ ئەستەمبول و داوای لێکردن ڕێبکەون ئەمە ئەوە پێوەستە تورکیا جشی بوو بەدەر لەوەی وڵاتانی عەرەبی بەشێک لە وڵاتانی عەرەبی بە تایبەت جەزایر وەکو باسم کرد حەزیانە کردکەوە عێراق و ئێران ڕێبکەون واروها وەکو باسیشم کرد پێشتر هەر لە سەرەتاوە حکوومەتی بەعز ینی مەبەستی نەبوو ینی مەبەستی ئەوە نەبوو کە ئەم ڕێکەوتنە ئەم چەند خاڵی کە لێرە پێم وایە 15 خاڵە 15 خاڵ چەند فەقەرێکە
کە کێشەی ئۆتۆنۆمی تا ڕادەیەک لە بۆ کورد و بۆ بزوتنە ڕزگاری خواست کورد دەربەست ینی بەرهەمێنە فەرهەمێنە ئەوە نانێشت. بەڵێ ئوستاد پرسیاری من کۆتا پرسیاری من لەوە چە پەیوەندی بە کۆمەڵناسی کۆمەڵگەی کوردیشەوە هەبێ کە تا چەند بەیانەکە وانەی مێژووی بۆ کورد تێدا بوو بۆ نمونە کورد بە درێژایی مێژوو ئەوەی کە ئێمە ئیخوێنینەوە هەموو ساڵێک یان بەیان 10 ساڵ جارێ ڕێکەوتنێکی گرنگ واژۆ دەکات و ڕێکەوتنێکی گرنگ لەگەڵ لایەنە نەیارەکانی دێنێت تاراوە بەڵام هیچی لێ سەوز نابێ ئایمە پەیوەندی بە خودی کورد خۆیەوەیتی یان نەیارەکانی وەکۆڵێ فریوی ئەدەن جەنابتان بۆ ئەمە چیەڵێن و بیکەینە کۆتا وەڵامی بەرنامەی ئەمڕۆمان. بەڵێ دیارە عقلێتی سیاسی کردووە لایانی کۆمەڵایەتی دواکەوتی لایانی کۆمەڵایەتی ئێمە بەڕاستی ئەوە پەیوەستە لەبەرەوەی حیزب لە چێ پێک دێت تاکانی ئەو کۆمەلگەی پێک دێت کە ئێمە تیاژین دوجار تاکانی و کۆمەلگەی کۆبنەوە حیزب و پار دروستەکەن هەر تاکانی ئەو کۆمەلگەی ئەسنە سەرکردایەتی و مەکتەب سیاسی و ڕێکەوتن لەگەڵ دەوڵەتانی چواردە و لەگەڵ سادارەکان ئیمزاکەن ئەمە کاریگەری وەکو باسم کاریگەری کۆمەڵایەتیە و هەروەها پەیوەستیشە بەوەی کە ئێمە هەر لە بنەچەوە هەر لە بنەڕەتەوە ئێمە ئیسفادەمان لە مێژوو نەکردووە ئێمە دایمە سەیری ئێستاکەین سەیری ڕابردووی خۆمان ناکەین ئەگەر ئەو هەڵانی کە لە ڕێکەوتنی ئازارە هەیە لەبەر چاو بگیرایە کورد پەندی لێ وەرگرتە لەو ساڵنەیە قەت ئەو کێشە و گرفتانی ئێستای ئەمڕۆی عراق لە بینی کورد و عراق هەیە دووبارە نابەوە ئەگەر ئێمە ئیسفادەمان لەو مێژوە کردایە کە ئێمە مەسەرەن چەند ساڵ و چەند هەزار کەسمان بە کوژداوە لە پێناوی ڕزگارکردنی خاشی کورد و لە پێناوی بژانەوەی کوردستان و لە پێناوی ئەم دەسادێک ئەمانە ئێستا ئەو هەڵانی کە هەمان نەمانە کرد و حتا سەیریکە ئێمەوەتە لە 2007 خەریکە شەڕی ناوخۆکەین ئەمەمانە چمانە پندمان لە مێژوە نەکردووە یعنی کورد یەکێک لە لایەنە سلبیەکانی بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردەوەیە دەرسمان لە تاریخ وەرنەگرتووە ئەنجا وتەیەکی زۆر بەناوبانگی ژێڵێ هەر کەسێ ئەگەر پند لە مێژوو وەرنەگرێ ئەو ئایندەی ڕوون نابێ یان معەڕەزە یان مەحکوومە بە دووبارەکردنەوەی بۆیە بەردەوام مێژوو ئێمە ئەوەتە 624 ساڵە شەڕی ناوخۆیە ئێستاش هیچ هیوایانە کە ئەم نەخۆشە کۆتایی پێهات بێ ئەو پەیوەندی بەچیوە پێنی بۆ عقلێتە سیاسیەوە کە ئێمە ئاڕاستاکە کە کۆمەڵگەی ئێمە ڕاستاکە کە لایەنە خێڵایەتی و لایەنە تعسوبیە خێڵایەتەکە بەهێزترەکە لەلایەن نەتەوەیی بەرژەوەندی تاک و بەرژەوەندی حیزب و بەرژەوەندی فەرد و وەگەڵێ ئەوە کاتە پێش بەرژەوەندی نەتەوەیە بەرژەوەندی حیزب کاتە پێش بەرژەوەندی نەتەوە ئەمە پەیوەندی بۆیە کە ئێمە پندمان لە تاریخ وەرنەگرتووە یعنی تۆ مێژووی کورد بخوێنەرەوە لە ساڵی 900 و ئەگەر 90 حسابیکەی دوای جەنگەکەمی جیهانی هەتا ئێستا چەند شۆڕشی تیا بووە چەند بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد سەر هەڵداوە کردبووەتەوە چەند حیزب ئینشقاقی کردووە چەند مەسەلەن کەسی تیا کوژراوە چەند مەسەلەن ئێمە وەگەڵی هەوڵمان داوە بگەین بەشت مەسەلەن حکومەتەکە شێخ محمود حکومەتی قازی محەممەد ڕێکەوتنی ئازارە ئەمی خۆمانە و هەروەها ئەو پارتانێک کە دروست کراوە سەریکە زۆر زۆرە ئەگەر ئێمە بڕیار بێ پند لە مێژوو وەرگین بەس ئەو مێژومان بەسە زۆر باشە ماوەسەیان زۆر سپاس بۆ بەڕێز دامادەمی لە بەرنامەی باسوخواست زۆر سپاس بەدەستان خۆش بینەرانی بەڕێز لێرەش داهاتینە کۆتایی ئەڵقەی ئەمڕۆمان تا بە یەگەیشتنەوەیەکی تر بەخوای گەورە مێهرەبانتان ئەسپێرەم خواتان لەگەڵ